لە ڕۆژی جیهانی ژنانی لادێ خەڵاتی ڕێزلێنان بەخشرایە ژنێکی ماندووی ڕێگای شۆڕشی نوێ. دادا تووبای گوندی زەنگەکەی گەرمیان شەرەفی خەڵاتی یەکەم ژنی ڕۆژی جیهانی ژنانی لادەی پێبەخشرا. ئەم ژنە لە بزافی شۆڕشی نوێ پشتیوانی گەورە بووە بۆ پێشمەرگە و بە جلی ڕەشەوە پرسە و ماتەمی بۆ زۆرێک لە شەهیدەکانی گەرمیان ئەنجامداوە. لەتم کرد بکوژن هێشتا ئەڵێن کوردم والله هەر هیلاک بووم و عەزێتم بووە و خزمەتم کردوون و خەپەتم بۆ خواردن و مناڵی خۆم و وە برای خۆم و هەر یەکێکیان شەهید بوایەتم لێرە هیلاکوم و کاوە ڕۆیوە بۆ ماڵوتی خۆم بینە منیشتم کاوەگیان خەوی چی بینە تی لە خۆمە ئاوەکەی هەستان مەحا هاتووە کەوتیمە ناوەکە منیشتم خوا خاستی کاوتی هەڵبە خراوە ئەو شەوە ڕۆیوە بەیانی شەهید بوو لە هەستان مەحا. ئەرسەلان کوڕی ئەو ژنە شۆڕشگێڕێ و زۆرێک لەو پرسە و شینگێڕانەی دایکی بیرماوە کە لە ڕابردوودا بۆ پێشمەرگە شەهیدەکان ڕێکی خستووە. ئەو هێشتا لە ناو ئەو بیرەوەریە سەخت و تاڵەی دایکی دەژی. وەسەدان جار ئێمە و براکانی من نان و چاکەمان لێبوو بە خەو نەمانتوانی بیخۆین لەبەر شەهیدبوونی شەهیدێک. و دەیان جار لە قیژەی دایکمان ئێمە خەوەرمان بووە کە هەواڵی شەهیدبوونی قارەمانێکێ بیست. کەم جار بوو ئێمە لە خۆشی دایکم خەوەرمان بایەتەوە بۆ هەواڵی چالاکیەک و سەرکەوتنیەکە بواە تۆڵی شەهیدێکە بواە. ئەم مەراسیمە بۆ یەکەم جارە لە گەرمیان بەڕێوە دەچێت و بڕیارە بۆ لەمە دووە لە چوارچێوەی ڕێزگرتن لە خزمەت و میواندۆستی و میهرەبانی ژنانی لادێکانی گەرمیان ساڵانە ڕێک بخرێت. ڕۆژی 15 ئۆکتۆبەر ڕۆژی جیهانی ژنانی لادێیە. ئێمە کۆمەڵێک هاوڕێ و ئەکادیمی و چالاکوان بە پێویستمان زانی بۆ یەکەم جار ئەو یادە لە کوردستان زیندوو ڕابگرین بۆ ئەوە مەراسیممان بۆ ژنێکی لادێ کە خزمەتکارێکی گەورە و پێشمەرگە و میوان بۆ مێژوویەکی دوور و درێژی لە خزمەتی شۆڕش و بەرخودان و پێشمەرگەدا هەیە. لێرە مەراسیمێکی تایبەتی ڕێزێنانمان بۆ ساز کرد. ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکان لە ساڵی 2007 ڕۆژی 15 ئۆکتۆبەری هەموو ساڵێکیان بە ڕۆژی جیهانی ژنانی لادێ دەستنیشان کردووە. ئەوەش وەک ڕێزێک لە ماندووبوونی ئەو ژنانەی کە ڕەنجکێشن و هاوشانی پیاوان شانیان داوەتە ژێرباری ژیانی قورس. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.